سڵاو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بەکوێ گەیشت. لەم دەورەیەدا ئەم پرۆژەیە تێدەپەڕێنرێت دەوری شەریعەت لەم پرۆژە دەستورەدا چییە؟ بینەرمان بن. دەستور یان یاسای بنەڕەتی بە باڵاترین چوارچێوەی یاساییدا دەنرێت کە تێیدا سیستمی فەرمانڕەوایی و پەیوەندی نێوان دەسەڵاتەکانی دەوڵەت و پەیوەندی نێوان دەسەڵاتدار و ژێردەستەی تێدا دیاری دەکرێت. هەروەها گزارش لە ئاراستە و فەلسەفەی سیاسی دەوڵەت دەکات. هەموو کیانێک بۆ ئەوەی ڕێڕەوی سیستمی سیاسی و یاسایی خۆی ڕێک بخات و کۆڵەگە سەرەکیەکانی کاری سیاسی دیاری بکات پشت بە دەستور دەبەستێت. چونکە چەترێکە کە جگە لەوەی جیاوازی هەموو گروپە سیاسی و ئاینی و ئەتنیکیەکان کۆنتڕۆڵ دەکات، هاوکات سەرچاوەی سەرەکی هەموو یاساکان و بنەمای شەرعیەت و مەشروعیەتی کیانەکەش دیاری دەکات. لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە چەندین هەوڵ و پرۆژە بۆ دانانی دەستورێکی هەمیشەیی لە ئارادا بووە. بەڵام هیچیان دوجار نەبوونە هۆی ئەوەی ئەم هەرێمە دەستوریەی ناو عێراق خۆی ببێتە خاوەنی دەستورێکی هەمیشەیی. دەپرسین بۆ کیانێکی وەک هەرێمی کوردستان دەستور چ گرنگی و بایەخێکی هەیە؟ ئایا بەبوونی دەستورێکی هەمیشەیی بۆ کوردستان ئەم هەرێمە لە ڕووی پێگە و هێزەوە چی بەدەستدێنێ؟ هۆکارەکانی نەنووسینەوەی دەستور و پەسەند نەکردنی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا هێزە ناوخۆیەکان بەرپرسیارن یا هێزە ناوچەیی و دەرەکیەکان؟ وەک ئەزانین دەستور یاسای باڵای وڵاتە، یعنی هەموو یاسا و هەموو ژیانی سیاسی و قانونی و قەزایی هەمووی لەسەر دەستوردا ئامادەکرێت. ئێمە وەک هەرێمی کوردستان 29 ساڵە ئەوە ڕۆژ قەرنێک زیاترە نیمچە سەر بەخۆین، بەڵام تا ئێستا دەستورمان نییە. من دوو پرسیارم هەیە، یەک ئەمە چ خەلەلێکی دروست کردووە؟ دوو بۆ تا ئێستا ئەمە خاوەنی دەستور نیە؟ سەبارەت بە پرسیاری یەکەم کاک سۆران کە منیش لەگەڵتام کە ئێمە زیاتر لە 27 ساڵە تێپەڕبووە بەسەر بڕیاری پەرلەمانی کوردستان ژمارە 22 لە سواری دەی 1992 دەرچووە کە سیستەمی فێدرالی بۆ کوردستان پەسەند کردووە. و دوای ئەوەش طبعاً یعنی لە 14 ساڵیش تێپەڕ بووە بەسەر پەسەندکردنی دەستوری عێراق. ئەو دەستورەی کە لە مادەی 117 دانی ناوە بە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فێدرالی و دانی بە دەسەڵاتەکانیشی ناوە. هەروەها لە مادەی 120 دەڵێ ئەبێ یعنی وەکو واجبێک هەرێم هەستێ بە دانانی دەستوری خۆی. ئەو دەستورە کەوا دەبی هەیکەلی دەسەڵاتەکانی تێدابی، سنووری دەسەڵاتەکانی تێدابی و شێوەی ممارەسەکردنی تێدابی. بۆیە یعنی لێرە طبعاً یعنی شتێکی زۆر نامۆیە کە ئێمە هەتا ئێستا دەستورمان نییە. یەکەمیان دەبوایە ئەو خەلەلانە چین کە دروستی کردو ئەمە دەبوایە پێش لە بۆ دێمە سەر ئەم وەڵامەش بەس پێش ئەوە وتم ئاماژە بەوە بکەم ئێمە دەبوایە لە پێش ڕۆخانی ڕژێمی سەدام ئێمە خاوەنی دەستوری خۆمان بووینایە و لێرەش محاولات کرا لە کاتی دوو ئیدارەیی لە کاتی ئەوەی کوردستان دوو ئیدارە بوو محاولات و هەوڵ درا بۆ ئەوەی دەستورێکمان هەبێ و فعلا پرۆژەمان ئامادە کرد. من خۆم ئەندامی ئەم لوجنانە بوومە لە سەرەتای دامەزراندنی و ئەگەر ئێمە ببووینە خاوەن دەستور لە کاتی ڕوخانی ڕژێمی سەدام و دامەزراندنی دەستوری عێراق ئەو وەختە دەستوری عێراق دانی بە دەستوری ئێمە دەنا، یعنی دەبۆ شتێکی پێشوەختە و دانی پێدەنا، چونکە دانی بە هەرێمی کوردستان ناوە و ئەو وەختەکەش زۆر لەبار بوو بۆ ئەوەی ئەو شتانە بکرێت. عەلا کولن ئەوە نەکرا، بەڵام لەگەڵ ئەوەشە دەبوایە ئێمە لە دوای ئەوە عێراق لە 2004 ڕوخان ژنێمی سەدام لە 2005 بۆ خاوەن دەستوری خۆی. باشە ئێمە بۆچی لە 1992 ئێمە نیمچە سەر بەخۆین؟ ئەخە پرسیارەی منیش ئەمەیە بۆچی؟ ئەمە زانی چۆن ئەمە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ڕێک نەکەوتنی هێزە سیاسیەکان لە کوردستان. یعنی بەسەراحەت یعنی ئێمە بمناسبەتی ئەوە پرۆژە ئامادەکرا و لە 2009 ئەو پرۆژەیە دەنجی لەسەر درا
و بە 97 دەنگ لە کۆی 98 دەنگ پەسەند کرا یەک دەنگ معارض هەبوو لەناو پەرلەمان پەسەند کرا و مابوو تەنها مابوو کەوا ڕفراندۆمی لەسەر بکرێت بەڵام ئەو ڕفراندۆمە دواخرا و نەکرا بە هەنجەت و بە بەڵگەی جۆرا و جۆر کە هیچی ئەساسی نییە خەتای چێ بوو طبعا یعنی حزب سیاسیەکان شتێک پێیا بوو لەم لە کاتی یعنی کە سەروبەندی بدرێتە ڕفراندۆم شتێک پێیا بوو ئەویش ئەوەیە وتیان ئەبێ سیستەمی یعنی ئەم سیستەمەی کە لە پرۆژەکەیە سیستەمێکی سەرۆکایەتیە نەک سیستەمی پەرلەمانی. من پرسیارەکە بکەم بەشێک لە سیاسی دەتوانێت هێزە ئیقلیمیەکان ڕێگر بن لە ئەوەی کە کوردستان دەستوری هەبێت بە بیانووی یاساییش لەوانەیە من یعنی بەڕاستی ئەم شتە یعنی خاڵی نییە یعنی لەوانەیە شتی لە پشت فشاری دەوڵەتانی دراوسێ بێ بەتەکید ئێمە هێزە ئیقلیمیەکان نایەنەوێ ئەو تەجروبەی ئێمە ئەو ئەزمونەی ئێمە سەرکەوتوێ بە دەلیلی ئەوەی کە ڕفراندۆم کرا خۆ ئێمە کفرمان نەکرد بزانە چه هەرایەکیان دروست کرد ئەمجا ئەمەیە شتەکە یعنی بەتەکید یعنی شتەکە بیانوو بوو چونچە لەبەر ئەوەی ئەوانەی ینی ئەوەی دەستور مەبەستە بیان طبعا بیانوو بوو لە بۆ دەرنەچوونی دەستور لەبەر ئەوەی یعنی ئەنە دەبێت سەرۆکایەتی بێ و پەرلەمانی نەبێ ئەمن کاسۆران لە بۆ تەکید دەکەم وەکو کابرایەکی کەمێک پسپۆرم لەم بوارە تقریبا لەوانەیە 25 ساڵە من لەم بوارە ئیشەکەم لە بواری دەستور یعنی کە من دکتۆرام لە فیدڕالیت بووە لە بەیروت هێناومە و ئەمەش یعنی جەوهەری دەستورە ئەمە طبعا وەکو باسی لێوە بکەین بەنسبەتی سیستەمی حکومڕانی لە پرۆژەی هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانیە یعنی ئەتوانم بڵێم 95 پەرلەمانی بۆرە مامۆستا ئەمە بکەم ئەم پرسیارە بۆی بینەرش بزانێت ئایا بۆ کوردستان کامیان باشە سیستەمێکی پەرلەمانی پوخت یا سیستەمێکی سەرۆکایەتی یا تێکەڵ طبعا فەڕەنسا تێکەڵەوە کە ئەزانین بەریتانیا جیاوازە ئەمریکا ڕێئاسیە ئەمن لە بۆ جەنابی تەکید دەکەم سیستەمی پەرلەمانی دوو کۆڵەگەی هەیە دوو ڕوکنی هەیە ڕوکنی یەکەمیان دوانەیی دەسەڵاتی جێبەجێکردن یعنی بەواتای ئەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە دوو سەرۆک پێک دێ سەرۆکی هەرێم یاخۆ سەرۆکی وڵات و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمە یەکەمیانە دووەمیان چییە هەماهەنگی لە نێوان دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن ئەمەش چی لێ ئەکەوێتەوە هاوسەنجی لە نێوان دوو دەسەڵاتەکە لەگەڵ ئەوەی کەوا دەسەڵاتی جێبەجێکردن دەبی ئەنجومەنی وەزیران مەسئول بی سیاسیەن لە پێش پەرلەمان ئەم دوو خاڵە سەرچینە ئەم دوو خاڵە جێبەجێ کراون لە پەرلەمان موجودە چونچە ئێمە مادەیەکمان هەیە لە مادەیەکی دستور پرۆژە دستوری ئێمە دەڵێ سیستەمی حکومڕانی سیستەمێکی پەرلەمانیە مادە سل لە دستور دەڵێ پەرلەمان سەرچاوەی بڕیارەکانە بە قەناعەتی من هیچی ئەسڵ و ئەساسی نەبوو و تەنها لە بۆ ئەوە بوو کە ئەم دستورە یعنی دانەمەزرێ غەرەزێکی سیاسی لە پشت بوو بۆی ئەم دستورە دانەمەزرێ دوای ئەوەش یعنی چونچێ دستور وەزنێک و سەنجێکی گەورەتر بە هەرکی قوارەیەکی سیاسی دەدا چ دەوڵەت بی چ هەرێم بی قوارەی سیاسی بەهێزتر دەبی ئەگەر دستوری هەبی بە ئەو جیهەتانەی یعنی نا زۆر جیهەت هەیە نایەوێ ئێمە پێشکەوین ئەو ڕەشنووسانەی کە چەندین جار بۆ دەستوری هەمیشەیی کوردستان ئامادەکراون کەم و کوڕێکانیان لە چیدایە کە بۆتە هۆی ئەوەی هێزە سیاسیەکان نەگەن بە سازانی کۆتایی ئایا کێشەی نێوان هێزەکان سەبارەت بە شێوازی پەرلەمانی یا سەرۆکایەتی ئەوەندە گەورە بووە کە نەهێڵێت کوردستان ببێتە خاوەنی دەستور؟ مامۆستا دەستوری هەرێمی کوردستان جارێ ئیقرار نەکراوە ینی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە زۆری لەسەر وتراوە زۆر گەنگەشەکراوە هێناوەڕە بەڕێزت وەک شارەزایەک لە دەستور و لە یاسا پێت وایە لەکوێ خەلەل هەیە لەم دەستورەیە ڕەخنایە پێشنیار بەڵێ وڵا ئەوە کار دەستور هەیە و خەم لە دەستور دەخورێ ئیش بۆ دەستور دەکرێەوە شتێکی باشە
علاماتێکی ئیجابیە لەلایەن ئەو هێز و دەسەڵاتەی کە ئێستا دەیەوێ پرۆژەی دەستور تەقدیم کە ئیشی لەسەر بکەوە. ئیشێکی ئیجابی علاماتیەوەیە ئیرادەیەک هەیە بەلانێکم نیەتێک هەیە بەرەو بە موسساتیکردنی دام و دەستگاکانی دەوڵەت و بە موسساتیکردنی بە سیستەمکردنی دام و دەستگاکانی وڵاتێمە. ئەو شتێکی باشە، علاماتێکی باشە. ئێمە دەتوانین قسە لەسەر ئەو پرۆژە دەستوری بکەین کە ئێستا هەیە لە بندەستە و لە 2009 بزانم پەرلەمانی کوردستانی قراری کرد و حازریان کردووە هەرما بوو کە بخرێتە ڕاپرسیەوە، چونکە دەستور ئاوایە دەبێ گەڵاڵەکرێ و حازرکرێ و ئەخیرەن خەڵک بخرێتە ئیسیفتاوە. بە شێوەیەکی گشتی ئەو پرۆژە دەستورە پرۆژێکی باشە، پرۆژەیەکی مەرینە، حساباتی مستەقبەلی زۆری تێدا کراوە، بەڵام ئێستاش کەم و کۆڕی زۆری تێدا هەیە. یعنی ئەگەر بمانەوێ باسی کەم و کۆڕیەکان یان ملاحەزاتەکانمان بکەین لەسەر مهمەکان لەکوێ زۆر درێژە دیشە مەسەڵەن هەر بۆی زۆر درێژە نەڕۆین زۆر دوور نەکەینەوە لە مادەی یەکەم مەسەل لە مادەی یەکەم دەڵێ ئەو کوردستانی عێراق هەرێمێکە لە ناو دەوڵەتی عێراقی فیدراڵی دە و سیستەمە سیاسیەکەی پەرلەمانی. ئەمە لەسەر پەرلەمانی بوەستن کە هاتووە لە مادەکانی ئاخیریدا لە مادەکانی وازام 60 ئەوانەیە و باسی دەسەڵاتی سەرۆکی هەرێم دەکا، ینی خورکردنەوەی ئەوانەیە تەناقوضاتەیە. مەسەلەن نظامی پەرلەمانی عادەتەن لە نظامی پەرلەمانیدا ئاوایە سەرۆکی دەوڵەت بێت، ئەمان بە زۆری سەرۆکی دەوڵەتە لە وڵات، سەرۆکی ئێمە لای سەرۆکی هەرێمە دەبێت دەسەڵاتەکانی ببێتە ڕەمزی، ببێتە پرۆتۆکۆلی، ببێتە سەرۆکێکی فەخری، نوێنەری وڵاتەکەی خۆی دەکات لە محافلێن دەوڵەتیەکان، اعتیماد دەداتە دیبلۆماسیەکان، لەو شتانە حازر دەبێت و هێندی حاڵاتی دیکە هەیە، سەلاحیاتی دیکەی هەیە کە لە دەستوردا دیاری کراوە. کەواتە ئەم دەستورە دەستورێکی بڵین پەرلەمانی نیە، بەڵکو تێکەڵە لە پەرلەمانی و ڕێئاسی. دەتوانین وا بڵین تێکەڵەیەکە لە وەکو فەڕەنسا لە ڕیاسی و لە نظامی فەڕەنسای نظامێکی ڕیاسیە. ئەو نظامە پەرلەمانیە مخالفەی نظامی پەرلەمانی عێراقی، پەرلەمانی دەستوری عێراقی کە دەبێتە دەستورێکی دایک بۆ دەستوری هەرێمی کوردستان. دەستوری هەرێمی کوردستان نابێ مخالفی نابێ مخالفی دەستوری عێراقی بێ، لەوێ بە تەواوی پەرلەمانی بە وردکردنەوەکانیشی ئەو پەرلەمانی نەکات بە قسەکردن. باشە، ئەمە لەم خاڵی سەرۆکات لە چیترا ئەو بەڕێزت ئەو تەناقۆزەیە ئەو خاڵە لاوازانە ئەبینی لە دەستور. مەسەلەن لە مادەی دوو باسی سنووری کوردستانی عێراق دەکات، سنووری کوردستانی عێراق. ئەمن پێم وایەوە ئیشی دەستور نییە، دیاریکە سنووری وڵاتەکەی تۆ شوێیە، سنووری کوردستانی عێراقی شوێیە، سنووری عێراقی شوێیە. ئەو دەستورە دەبێتە دەستوری هەرێمی کوردستان، دەستوری هەرێمی کوردستان، نەک دەستوری کوردستانی عێراقی و مەساحەیەکی زۆر بۆ خۆت گرداوە کە تەرەفەکەی مقابلێت کە دەوڵەتی فیدراڵی بە تاکید لەگەڵ ئەو دەستوریتۆ موافق نییە یان ڕازی نییە یان بۆ خۆشمان ئیجماعمان لەسەرین لەسەر ئەو بمبورە. لە دەستوری وڵاتانی ترە دەستوری عێراق مەسەلەن سنووری عێراق دیاری کراوە وەک ئەمەی هەرێمی کوردستان هەرێمەکە دیاریەکە لە دەستوری خۆماندا دیاری نەکراوە. سنووری عێراق لە دەستوری عێراق چونکە سنووری ئەو وڵاتانە بە خۆی دیارە، پێویست ناکە دەستور دیاریەکە. هێندێک خاڵ هەیە ئەسڵ شوێنی خلافە، یعنی دوو دەوڵات لەگەڵ عێراق و ئێران لەسەر سنوورێکی معەیەن خلافیان هەیە، جارێ یەکلایە نەبووتەوە، ئەتۆ بچی لێ دەستور بڵێ سنوورەکەمان ئەوێ نابێ. ئەوە ناحەی عەمەلی ینی مووقعی دەستورەکەی مەهزوز دەکات، مووقعی دەستورەکەی دەکاتە بەرەو نەزەریات و مامۆستا کاتەکەمان کەمەوە، بەڵام هەر بە ئەم پرسیارش بکەم کە ئەوترێ لە دەستوری هەرێمی کوردستان لەسەر ئەساسی شریعەتی ئیسلامی دانراوە، بەڵام بە مەرجێک مخالیف نەبێت لەگەڵ بنەماکانی دیموکراسیەکە. ئەوەش تەناقوز نییە؟ نا، بەڕێی من ئەوە تەناقوزات نییە، وەلەو هەموو ئەوانە دەستوری عێراقیشدا ئەوە هاتووە، هەموو ئەوانە علاماتی ئەوەیە لە داڕشتنی دەستوردا هێزەکانی
کە دەستوریان داناوە متەناقضن ململانەی سیاسی وای ململانەیەکی سیاسی لە زۆربەی مادەکاندا دیارە لە مادەی هەرێمی کوردستانیشدا دیارە معلومە ئەوە ئیسلامیەکان هێزی ئیسلامیەکان داوای تەطبیقی شریعەت دەکەن یان داوای بەلانی کەم داوای دەکەن ڕیاسایەک دەرنەچێ مخالفەی دەقێکی متفق عليه شریعەتی ئیسلام بێ ئەوکانی کە مەزموعەیەکە دموکراتین و مەزموعەیەکی ئەلمانین لە دەستوری عێراقیشدا ئەوە هاتووە ئەوە بەڕای من تەناقضات دروست ناکات چونکە هێندێک حاڵات هەیە هێندێک تصرفاتی ئینسان هەیە مخالفی شریعەتە بەڵام مخالفی مەبادی دموکراتی نییە کەواتەوە تەناقض نابێت تەناقضات نابێ مەسەلەن نمونونێکە بەوجێڕمەوە لە قانونی عقوباتی عێراقی کە باسی زینا دەکا باسی زەرفە مشەدەدەکان دەکا کە لە باسی سزادانان دەکرێت لەسەر زیناکردن زەرفە مشتەدەدەکە مەسەن ئەگە خیانێ زەوجی بێ و ئەگە لە ماڵی بێ و ئەگەرێکێکیان 18 ساڵی تاوە نەکرد بێ و ئەگە هەڵخەڵەتێنرابێ هەڵخەڵەتێندا بە وعدی بەزواج و ئەوشتانە لەو حاڵەتانەدا ئەوانە هەموو عقوبەی دیاری کراوە خۆلاسەی کەلام لە قانونی عقوباتی عێراقیدا ئەگەر دوو کەس کچ و کوڕێک 18 ساڵیان تاوا کردبوو لە ئوتێلێکی لە شوێنێکی بۆ خۆیان ینی مخالفی ئاداب و عام و ئەوانەش نەبوو زینایان کرد بەپێی قانونی عقوباتی عێراقی سزا نادرێت مخالفەی شریعەتە بە مخالفەی شریعەتە بەڵام مخالفی مەبادی دموکراتی نییە ئەمە حاڵەتێکی دیکە نظام لە پەرلەمانیەوە دەکرێتە ڕیاسی لە ڕیاسیەوە دەکرێتە پەرلەمانی تەداولی سڵتەیە ئەو شتانەی هەموو حاڵەتانە مخالفی ئەگەر نەکرێ مخالفی دموکراتێتە بەس مخالفی شریعەتی ئیسلام نییە ڕۆڵی شریعەت و ئاین ئیسلام دەبێت لە ناو دەستوردا چۆن جێگەی بکرێتەوە ئایا بنەماکانی دیموکراسی و پەیماننامە نێودەوڵەتیەکان و بنەمانە گۆڕەکانی ئاین ئیسلام پێک ناکۆک نین ئەگەر ناکۆکن چۆن لەگەڵ یەکتردا دایان گونجێن و ئەگەر تەباشن پێگەی کەمە ئاینی و مەزهەبیەکانی ترچی لێدێت یەکێک لە هەرە مادە گرنگەکانی دەستوری هەرم و هەموو وڵاتانی ئیسلامی ئەوەیە کە ئەڵێ ئیسلام مصدر أساسي أو الإسلام مصدر أساسي للتشريع يا الإسلام دين الدولة الرسمي أو كردستان وابزام الإسلام مصدر أساسي للتشريع تو بيتوا أما ضرورة بوتر لكم الجيش مسلمانا كخير عادة دستورك بوشة ودا عرجته كلاقل دابو نريتيا بونجي بيشتر أم فقري كباس الدكي يعني قصي لسر كراو زيجيري كراو تثبيت كراو آية بيوستا دين وكو سرساويشي أساسي لبو دستور دستنیشان بکرێ بەڵێ پێویستە لەبەرچە پێویستە لەبەرەوەی ئێمە دەزانین دەستور بۆ چیە دەستور بۆ ڕێخستنی کۆمەلگایە بۆ ئەوەی دەسەڵات ڕێک بخا لە خزمەتی چیە لە خزمەتی هاوڵاتی واتە دەستور و حکوومەت و هەمووی بۆ خزمەتی هاوڵاتیە لە کۆتاییدا هاوڵاتی چیە هاوڵاتی تاکێکی مسلمان و دیندارە ئەبێ ئەو دەستورە ڕنگدانەوەی ئەمە ئەمە مەفهومە بەڵام ئەو دەستورەی کە هەیە ئەو ڕەشنووسی دەستور کە هەیە تەنانەت لە وڵاتانی ئیسلامیش لەگەڵ شریعەتی ئیسلامیە مطابقە نا ئەمە ئەگە بڵین دەستورێک بێ سەتاسەت ئیسلامی بێ ئێمە هەمووان نەزانین دەوڵەی دینیمان هەیە تیۆقراتی پێدەرێن کە من خۆم لەگەری نیم و نمونەی دەگمەنیشەن ئەو نمونانەی هەنەوانەی داعش و ئەمانە سەرکەوتوو نەبوون ئێران دەوڵەتێکی دینی دەوڵی سەتاسەت نا ینی ئەو هەندێک ئەوەی تێدا هەیە برێم سەتاسەت هەموو شتەکانی ئەوە کردوی تیۆقراتی نییە دەوڵەتێکی ئیسلامی ئێران درێ جمهوریە ئیسلامیە ئیسلامیەت فەرقیە دەوڵەی ئیسلامیشمان هەیە کە لە وڵاتانێک کە ئیسلام تێدا زۆرینە و باڵادەستا دەوڵەتەکە دەوڵەتێکی ئیسلامیە بە ڕەچاوکردنی مافی خەڵکانی تر دەوڵەی دیکتاتۆریشمان هەیە لەگەر دەوڵەی مەدەنیشمان هەیە ئەو دەوڵەت دیموکراسیانەیە کە ئێستا لە زۆربەی وڵاتان باون کەوابوو ئەو دەوڵە دینیەی کە جەنابەت باسی دەکەی ئێمە لەگەر ئەوە نین سەتاسەت دەوڵەیەکی دینی بێت مامۆستا بمبورە دەوڵەتی هەر لە دەستورە هاتووە کە بنەمانە گۆڕەکانی ئیسلام و دیموکراسەتیش ئەخر دیموکراسیەت چۆن لەگەڵ بنەمانە گۆڕەکانی ئیسلامە ئایا ئەگونجێت یعنی بۆ نمونە ئازادی بیرۆڕە ئازادی دین گۆڕین ئەمانە لە بنەمانە گۆڕەکانی ئیسلامن دیموکراسیەتن بەڵام لە ئیسلامە ئەوە ئازاد ئەو ئازادیە نییە من وەکو مسلمان ببمە غیرە مسلمان پێتوانێت ئەوە
توشتی جیاوازن سەرەتا مەسەلەی دەستور ناچێتە ناو هەندە کوردەکاریانەوە هەموو خۆمان نەزانین لە آخر یاسا لەسەر بنەمای دەستور بنیات یاسا لەسەر بنەمای دەستور دوایە یاسا مەسەلەیەشی ترە کە قانوندا دەڕێژی لەسەر ئەساسی یعنی دەستور یاسا لە چوارچێوە ئەدا نابێ و خالیفی مخالفەی دەستور بێت. مەبادی ئەساسی ئەبێ یعنی دەستنیشانکردنی مەبادی ئەساسی دیموکراسیەتیش و ئیسلامیش هەتا ئێستا بۆ معلوماتی زەنابێت يعني نا مبادئ أساسي ديمقراطية لابوته ومتفقة يعني إما كمال خالمان هبي برين والله أنا مبادئ أساسي ديمقراطية نا مبادئ أساسي ونجورا كانوا ثوابت كان إسلاميش كودن جيش زانياني لسرا هريك ورنجا بجورك تفسيري أو مبادئ أساسي ونجورا ثوابت كان يعني إسلام تتوا بنما نجورا كان إسلام لنا أهل السنة ثابتني بالتحديد برين أو أنا نجورن يعني رأيك يا هندي شامبيونية أواني نسي صريحي قطعي دلاليان لسه أوانا يعني إثبات حكم كان إثبات وبنصيش الصريحي قطعي الدلالة أما نبنا ما ثوابت كان هندي شامبيونية أركان إسلام هندي شامبيونية هم أخلاقيات إسلامية كإسلام بيشتغل وكو مسالك ومعالم شيء إسلامي شيء لسه خلينا نخوي تاز ما موسى الله بنما نجورا كان إسلام بريتيل عقيدة خواياكو بيغمبرو أم قسيشة شريعة يعني نجورنية أما إجماعي لسلا إجماع لسلا أوي عقيدة ثوابت إسلامية لدروي عقيدة شيء تريش ثوابت إسلامية وشيء أو ثوابت النجورانية كيش لسنا كده مثلا نويش بون منهتها دنيا نويش كسيك بود بيه لدستور أو عبادة لدستور لا أو بيه بريكاك نويش فرض نية نويش نابي بكره أما مخالفي مبادئ أساسي إسلامه بويا لناو دستور جيجاي أم فقرة كرايته نابي يشتاق دربسي ياساق دربسي مخالفي مبادئ أساسي إسلام بيه بويا هرشتاق بو بيسواني عقيدي زقي إثباتي بلقي قطعي ملتك كتبو أبي أما جيجاي يعني أخما موسى وك برازي شد باسكرت ياسا لسبنا ما الدستور دعم يعني نابي مخالفة الدستور بك نابي ئێستا ئەمە لێرە وەکو ئەرزم کردی دوشتی پێتوانێت دوشتی لێک جیاوازمان هەبێت لە بینی با بڵێن دیموکراسەتی لیبرالی باسەکرێت کە هەم مرۆڤ ئازادە تاک ئازادە تاک میحوەری هەموو شتێکە لە کاتێکە لە دینە با بڵێن خوا میحوەری هەموو شتێک نەک یعنی ئینسان خزمەتی دینەکە لەناو لیبرالیە نا ئینسان میحوەری هەموو شتێکە بۆ معنای هەموو شتێک لە پێناوی ئینسانە ئەمە جۆرێک لە خلاف دروست ناکەن لەو بینە ئێمە پێمان وایە دینیش و دیموکراسیەتیش و هەموو ئەبێ لە قسمەتی کۆمەلگا بێ ئێمە کۆمەڵێک خیارەتمان لە بەردەستەیەکە سۆرن کۆمەڵی خیارەتمان لە بەردەیان ئەبێ دەوڵەیەکی 100% ئیسلامی بێ کە ئەمە ئەمڕۆ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ممکن نییە ینی نمونەمان نییە بۆیە لە مقابلدایان ئەگەر دەوڵەتێکی 100% ئیسلامی نەبێ ئەبێ دەوڵەتێکی دیکتاتۆری بێ یان ئەبێ دەوڵەتێکی دیموکراسی بێ دەوڵەتێکی دیموکراسی ئەمە پێمان وایە خراپترین نمونەی دیموکراسی باشترە لە باشترین نمونەی دیکتاتۆریەت ئەمە تەسبیتە بەڵام ئێمە پێمان وایە ئەگەر دەوڵەتەکە دیموکراسیش بی و مافی مسلمانانی تێدا پارێزرابی هاوشێوەی زۆرێک لەو دەوڵەتانە پێشکەوتانێک کە ئێستا هەن یعنی شتێکی باشە شتێکی خراپ نییە بەس نەک ئەو دەوڵە عەمیقەی کە باس دەکرێت لە ڕێدابردنی دیموکراسیەت و ئیتر شێواندنی شێوازی حکومڕانی لە پەنای دیموکراسیەت و لێدان لە ئیسلام ئەمە قبول نییە لێدان لە ئیسلام چی یعنی لێدانی ئیسلام یعنی تۆ ناکرێت بە دەستور ئەمە پێت خۆش پێمانە زۆرینەی خەڵکی کوردستان مسلمانە بۆیە ئەبێ دەستور وەکو ئێستا ئەیلەندا دەستوری نووسیوەتەوە لە ئەوەلی دەرێ بسم الله المقدس لە ئەوەلی هەتا ئاخیری لۆ دەرێت چکە میلەتەکەی 100% مەسیحیە 100% میلەتەکەم مەسیحیە ئەبێ دەستورم ڕەنگدانەوەی عەقیدەی میلەتەکەم بێ 95 خەڵکی کوردستان مسلمانە ئەبێ ئەم دەستور عەقیدەی مسلمانان دابوو نەرود و کەلتوری هاوڵاتێکی کورد تاکێکی کورد کە سەرچاوی لە ئیسلام کردووە ئەبێ لەنا ئەم دەستورە ڕەنگ بداتەوە خۆی تێدا ببینیتەوە ئەم دەستورە بۆ شێ دەنووسی خۆ بۆ خەڵکێکی ئیرلەندای نەنووسی بۆ خەڵکی کوردستانی ئەنووسی و وڵاتەکانی دراوسێ خۆشمان هەمویان ئەم شێوازە دەستورانیان بەڕێزت وەک زانان با بڵین کوی زانانی کوردستان ئەم شێوازیان بەدڵە لە دەستور ئەمە بەدڵمانات دەستورێک بێ ڕەچاوی مافی دەرەجەیەک مسلمان کە اینجا پێشێلی مافی هیچ نەتەوەیشی تر هیچ ئاینزایشتر نەکا لە هەرێمی کوردستان مافیەمان تێدا پارێزرا بێ دەستور هەم ڕەهەندێکی یاسایی بە کیانی سیاسی دەدات و هەم گەمەی سیاسی بە یاسایی دەکات هەر بۆیە هەرێم یان کیانی بێدەستور هەمیشە پرۆسەی سیاسی تێیدا لەرزۆک دەبێت